سەرەتا بە خێراتنی هەموو لایەکانەکەین بەخێر بن سەر چاومان. ئێمە ئەمڕۆ ئێوەمان بانگ گەشت کردووە بۆ ئەوەی کە لە چالاکێکی خۆمان کە دەستگای ئاسایش ڕێگەری لێکردین ئاگادارتان بکەینەوە. بۆەوەش نووسراوێکی ڕێکخراوەکەمانەیە کە من ئەندامی ڕێکخراوی نوێگەر کارە محەممەدەی خوێنمەوە بۆتان. ئێمە ڕێکخراوێکی هونەرین کە پێمان وایە هونەر ئەرکێکی ئەخلاقیە و هونەرمەند بەرپرسیارەتی نەتەوەی و بەرپرسیارەتی پرسەکانی کۆمەڵگەی لەسەر شانە. لەسەر لەو چوارچێوەیەدا ئێمە بڕیاری کۆنسێرتێکمان بۆ چوار هونەرمەند کە چوار سیمای نەتەوەی و ئازادی خوازن و بە ئامانجی ئەوەی بە هونەر داوای یەکڕێزی نیشتیمانی و یەکێتی نەتەوەی بکەین بۆ ئەوەش وا بڕیار بوو ئەو کۆنسێرتە لە 3 شاری سلێمانی و ڕانیە و کەلاردا لە ژێر ناوی با هەمومان پێکەوە گۆرانی بۆ یەکێتی نەتەوەی بچڕین بەڕێوە بچێت. بۆ کۆنسێرتی سلێمانی مۆڵەتی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و پارێزگاری سلێمانیمان وەرگرتووە، بەڵام بەداخەوە پاش هەموو ئامادەکاریەک ئاسایش ڕێگەمان نادا و کۆنسێرتەکەیان بەسەتەوە بە کێشەی سیاسی و بیانووی بێبنەما دەهێننەوە لە کاتێکدا ئێمە بەشداری کێشە سیاسەکان نین و ئەرکێکی نەتەوەیمان بەجێهێناوە. بۆیە ئێمە ئیدانەی ڕێگریەکانی ئاسایش دەکەین و پێمان وایە ئەوە خزمەتە بە ئەجێنداکانی دەوڵەتی فاشستی تورکیا و داگیرکەرانی کوردستان. لەبەر ئەوە ئێمە ئەمە قبول ناکەین و کۆنسێرتەکەمان هەڵناوەشێنینەوە و بێگومان لە دەرفەتێکی دردا کۆنسێرتەکەمان بەڕێوە دەبین. ڕێکخراوی نوێگەر بۆ گەشەپێدانی هونەری. تەمان یەکێتی نەتەوەی کە ئێمە باس لە یەکێتی نەتەوەکەین باس لە یەکێتی گشتی کوردستانەکەین. بێگومان یەکێتی نەتەوەیی پەیوەندی بە گشتی کوردستانەوە هەیە، بۆ ئێمە کە کوردین لە هەر پارچێکی کوردستان و لە هەر شوێنێکی دنیاشابین قەزیە نەتەوەیەکان بە بنەماگرین. لەبەرەوە بەڵێ بێگومان ئێمە کوردی باکوور، کوردی ڕۆژاوا و کوردی باشوور و ڕۆژەڵاتی کوردستان هەر چوار پارچەی کوردستان هونەرمەند چوار هونەرمەندن کە وەکو ڕەمزی چوار پارچەی کوردستان ئێمە ئەوانەمان بانگەشت کردووە بە ئەمخەست کە ناسری هونەرمەند ناسری ڕەزازیە، شیلا عوسمانە کە هیوای چاکبوونەوەی بۆ خوازنی ئێرشاکە نەخۆشی کۆرۆنایەتی و هونەرمەند کاوەیە و هونەرمەند مزگێنە کە هەرێک لەمانە لە پارچێکی کوردستان و ئەرکیان کێشا و ئێمە هەوڵی ئەومانداوە لێرە لە سلێمانی کۆیان بکەینەوە. ئەی بەستنەوە بە حیزبایەتیەوە، بەستنەوە بە مەسقەزیە سیاسیەوە لە کاتێکە ئێمە ئەوەی کە ئەرکی سەرشانمانە مەسزەیەکی نەتەوەیە بۆ ئێمە ڕێکخراوێکی هونەرین و هونەرمەندیش بە ئەوە نازانین کە تەنیا گۆرانی بۆ دڵداری و چی ئەوانە بڵێ. پێمان وایە قەزیە نەتەوەیەکان پرسە ئەخلاقی و ئینسانەکانی ئێمە لە ئەستۆی هونەر و هونەرمەندانە. بۆیە بەڵێ ئەگەر قەزیەکی سیاسیش بێ بەڵام قەزیەکی حیزبی نییە تا تۆ بە ناوی حیزبێکەوە ڕێگری لە ئێمە بکە بۆ ناو حیزبێکی تر. ئەمە کێشەکانەکە ئەبێ با پێویستە باشووری کوردستان بەداخەوە بەخۆیان نابچنەوە. ئەمە مۆڵەتی ئێمە کە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی قبولی کردووە کە نردویانە بۆ پارێزگا و پارێزگار ئەحمەد عەلی ئەحمەد لێپرسراوی پارێزگای سلێمانی قبولی کردووە. یعنی ئێمە لە کەمترین حاڵەتە کە داوامان لە دەستگا ئەمنیەکان و لە حکوومەتی هەرێمە بێ ئەوەیە کە احترامی خۆیان بگرن، ڕێزی ئیمزا و مۆر و ڕسمیاتەکانی خۆیان بگرن کە مۆڵەتیان پێداوین کە ئێمە ڕێکخراوێکی فەرمین هەر ڕێکخراوەکە خۆی مۆڵەت پێدراوە لە حکوومەتی هەرێم. تۆ ناکرێ مۆڵەت بە ڕێکخراوێک بدەیت، مۆڵەت بە چالاکیەکەی بدەیت، دوجاریش لە دوو دەستگا حکومی مۆڵەتی پێدەیت دەستگایەکی دیکە حکومی بێت و ڕەدی بکاتەوە. ینی ڕێزگرتنی بەهاکانی حکوومەتی هەرێمان لێرەوە دەست پێکەوە. ئێمە بەڕاستی ڕەخنەیانەکەین و هیوادارین ئەم کێشەوەرقەلانە لە بەردەم هونەر و هونەرمەندان و ڕۆشنبیران و ئازادی خوازانی کوردستانان نەمێنێ. وەڵاهی دیارە کە دەستگای ئاسایشی سلێمانی دەستگایەکی حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە زۆریش هەوڵماندا لەسەر ئاستی یەکێتی و ئەوانەش کە پەیوەندی کەم زانین هۆکارەکەی چییە و بۆچی ڕێگریەکەنەوە ڕێگریەکان بشکێنین، بەڵام دیارە تەوجیهی سیاسی خۆیانە وەکو قەزەکەیان کردووە بە قەزەیەکی سیاسی کە هیوادارین لەمە پاش کەس بۆ ئێمە و هیچ ڕێکخراوێکی دیکە کە بەڕاستی کارەکەن و چالاکن لە سلێمانی و لە باشووری کوردستانە ڕێگری بە ناوی حیزبایەتی و بە ناوی ئەجەندەکانی خۆیانەوە بەرژەوەندی حیزبەکانیانەوە نەکەن.